خوای گەورە دەفەرمێ وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الألباب لعلكم تتقون. بەڕاستی خوای گەورە دەفەرمێ لە تۆڵەکردنەوەدا ژیان هەیە بۆ ئێوە، ژیان هەیە بۆ ئێوە بۆی تەقوای خوا بکەن، بۆ ئەو کەسانەی کە خاوەنی عەقڵن یا ئولی الألباب، ئەی خاوەن عەقڵەکان. ئەگەر ئینسانێک زانی کەسێک دەکوژێ و دەکوژرێتەوە واز لە کوشتن دەهێنێ. کەواتە ئیسلام ئەگەر حکم بکە بەخوا ئەم کوشتنە ئێستا نامێنێ، چونکە کابرا دڵنیایە دەکوژرێ ناکرێتە سجنەوە قەڵەو بکرێ، دڵنیایە لەوەی لە شوێنێکی ئەمینە نابێت، دەڕواتە سجنەوە بۆ خۆی ئەمینە، کەس نایکوژێ تەواو. کەواتە ئیسلام کاتێ حکم بکە، ئاینی پیرۆزی ئیسلام زۆر زۆر بە دەگمەن خەڵکی دەکوژرێ، وەکو ئێستا نابێ. ئەوانەی کە تەمەنێکی زۆریانەیە باسێکن لە سەردەمی پێش جمهوریەتە، لە سەردەمی مەلیکێتە عێراق، دەڵێن خەڵکی تیان نەکوژراوە، زۆر بەکەمی خەڵکە کوژرا، کەسێ بکوژرایان و فڵان کەس هەر کوژرا. بەڵام ئیتر لە جمهوریەت و بەدبەختی و خوێن و لافا و ڕووی لە وڵاتی ئێمە کرد. ئێستش حالێن دەبینن کەەوە هەموو وڵاتەکان پڕ بۆ لە خوێن و کوشتن. کەواتە بزانین ئەگەر ئیسلام حکم بکات واللهی کوشتن زۆر کەم دەبێتەوە، چونکە کابرا حکومەتی ئیسلام هەبێ قازی و حاکم دەیکوژنەوە، مادەم کابرا قاتل بێ لە سێدارەی ئەدەن ناچن بە قەڵەویکەن و بە خێویکەن و دوای 10-15 ساڵ بۆ خۆی بەربێت. بەڵام کاتێک کە ئیسلام حکمی نەکرد، علمانێت و بێدینی حکمی کرد، غەیری بەرنامەی خوا حکمی کرد، ئەوە سەرنجامەکەیتی کە دەیبینین کە خەڵکی دەکوژرێ و دوایەوە قاتل بە خۆی دەسوڕێتەوە. ئەگەر دەسەڵاتێکی هەبێ کەس ناتوانێت بیگرێ، یا لە شوێنێکا خۆی دەشارێت و بە حساب ناتوانێت بیدۆزینەوە. کەواتە ئیسلام ئەگەر حکم بکات خەڵکی لە خۆشبەختیا دەبێت، قەڵەو ناکرێ قاتل لە سجنا، بەخێو ناکرێ و خزمەتکاری نابێت بەخێوی کات، حرەسی نابێت،